44 ساڵ لەمەوبەر سێ نەخشە کێشی بنەڕەتی شۆڕشی نوێ کە لە ڕێکەوتی 22 تشرینی دووەمی ساڵی 1976 بەپەتی دوژمن خینچێنران، ئەوانیش سەرقافڵەی شەیدە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خاڵە شیهابی کوڕی شێخ نووری شاعیر و مامۆستا جەعفەر عەبدولواحید و کاکە ئەنوەر زۆرابی پاڵەوانەکانی زیندان بوون کە لە پێناو ئامانجەڕاوەکانی گەلی کووردا ژیانی خۆیان بەخشی و بوونەوانەی گیانبازی و بەهێزبوونی ورەی لاوان و شۆڕشگێڕان. ئەو سێ سەرکردەی یەکێتی و شۆڕشی نوێ لە ڕووی وانەی بەرەنگاری و خەباتی ناوزینداندا قەڵەمبازێکی گەورەیاندا و خوێندنگەیەکی نوێی کوردایەتی تۆکمەی ئەوتۆیان دروست کرد کە هەتایە گەلی کورد و گەلانی دیکەی ئازادی خواست شانازیان پێوە بکەن. قارەمانی ئەو سێ سەرکردە شەیدە لە زیندانەکان و خۆڕاگریان بەرامبەر شێوازەکانی ئەشکەنجە نەخشەی خەباتیان فراوانتر کرد و ژوورە تاریکەکانی زیندانیشیان کردە گۆڕەپانێکی دیکەی شۆڕش، بەتایبەت دروشمی کەمژیان و کەڵژیانی خاڵەشی هابوو. ئامۆژگاری و ڕێنمایەکانی ئەو سێ هەواڵە بۆ ئەو هەواڵانەی دیکەیان کە لەسەر هەمان بیر و باوەڕ زیندانی کرابوون و پاشان ئازاد بوون پڕماناترین و بەهێزترین دروشم و ئامۆژگاری بوو. سەرەتا ئەو شەیدە سەرکردانە لە ئێران دەستگیرکران و بڕیادرا بە بەندکردنیان بۆ ماوەی 3 مانگ و دوای تەواوکردنی ماوەی زیندانەکەیان لە ئێران تەسلیم بە حکوومەتی ئەو کاتەی عێراق کرانەوە، چونکە بەپێی ڕێکەوتنی جەزائیر دەبوو هەردوو حکوومەتی عێراق و ئێران ئۆپۆزیسیۆن و شۆڕشگێڕان تەسلیم بە یەکتر بکەنەوە. لە گەرمەی هاوینی ساڵی 1976دا محکەمەی سەورەی بەدناوی بەعەز لە دادگاییکردنێکی سەرپێیی و پێشتر بڕیار لەسەر دراودا هەریەک لە خاڵە شیهاب و مامۆستا جەعفەر عەبدولواحید و کاکە ئەنوەر زۆرابی بە لە سێدەرەدان حکومدا و 19 هەواڵی تریشیان بە چەند ساڵێکی جیاجیا و بەپێی مەزاجی دادوەر حکومدا. هەواڵانی شەید بەر لە جێبەجێکردنی بڕیاری مەرگ بەسەریاندا خۆیان لەبیر بردبۆوە و تەنها پەرۆشیە و بزافە بوون کە خۆیان مەشغەڵەکەیان داگیرساندبوو. ئەوان بیر و باوەڕیان وابوو هەتا ئەشکەنجە زۆرتر و قورستر بێ، ئەوە هێزی شاردنەوە و نەدرکاندنی نهێنیەکانیان زیاتر دەبێ. بۆیە لە ئەنجامدا هەر سێ هەواڵی سەرکردە بە ڕووسووریەوە بەپەتی سێدەرەدا هەڵزنان و دوجار بڕیاری لە سێدەرەدان لە ڕۆژی 21 یانزەی ساڵی 1976 بەسەر ئەو سێ سەرکردەیەدا جێبەجێ کرا و چوونە کاروانی نەمرانەوە و هەواڵانی تریش سەربەرزانە لە زیندان هاتنە دەرەوە و ڕوە و ئەو سەنگەری لە پێناویدا زیندانی کرابوون هەنگاویان ناو. ئەوەش بۆ هۆی زیاتر گەشەکردنی کاروانی خەباتی ڕەوای گەلی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان و نەتەوەکەمان و زیاتر کەوتە بەرگری و ترسی لە ناوچوونی نەما. دوای دەیان داستان و هەڵدێر و کەوتن، دوای دەیان سەرکەوتن داری ئازادی بە خوێن ئاودرا و گەشەی کرد و بەری گرت. گەلی کورد ڕزگاری بوو. خاڵێک کە شۆڕشی نوێ بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شۆڕش و بزوتنەوەکانی تر جیا دەکاتەوە ئەوەیە بەشی هەرە زۆری بزوتنەوە و شۆڕشەکان چەندی درێژیان کێشابێ، ئەوە لە کۆتاییدا سەرکردە دیارەکانی ئەو شۆڕشانە کەوتونەتە بەردەستی دوژمن و بە کۆتایی هاتنی ژیانی ئەوانیش ئەوە شۆڕشەکە کۆتایی پێهاتووە و تەنها وەک بیرەوەریەک ماوەتەوە. بەڵام شۆڕشی نوێ جا لە شۆڕشەکانی پێشخۆی ئەو خەسڵەتی هێنایە گۆڕێ کە بە دەستگیرکردنی سەرکردەکانی ریزی پێشەوەی یان بە شەید بوونیان نەک کوانووی خەبات سار نەبووە و نەپووکایەوە، بەڵکو گڕەکەی بە جۆشتر دەبوو. ئەوە بۆ خاڵی بەهێزبوونی شۆڕش و چاو نەترسی و چوونەوە بەگژ ئەستەمدا.